تەنها چەند ڕۆژێک ماوە بۆ تێپەڕبوونی زیاتر لە 121 ساڵ بەسەر دەچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی، بەڵام تا ئێستا ڕەوشی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان وەکو پێویست نییە. ڕۆژنامەنووسانیش داوای داخستنی سەندیکای ڕۆژنامەنووسان دەکەن. بەرپرسانی سەندیکای ڕۆژنامەنووسانیش ڕایدەگەێنن ئەوان هەموو هەوڵێکی خۆیان دەخەنە گەڕ بۆ باشترکردنی ڕەوشی ڕۆژنامەگەری. سکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسانیش داوا لە سەندیکا دەکات بە جددی بێتە سەرخەت و ئەو خاڵە نەرێنیانەی کە بوونەتە ڕێگر لە بەردەم بەرەو پێشبردننی ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی چارەسەری بکات. ئەرچی سەرەکی دەکەوێتە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. سەندیکای ڕۆژنامەنووسان ئەبێ زۆر جددیتر هەڵوەستە لەسەر هەموو ئەو لایەنە پۆزتیفانە بکاتن، نێگەتیفانە بکاتن، وەلایەنە پۆزتیف و نێگەتیفەکان لێکتری جیا بکاتەوە و ئیشی لەسەر بکە و یعنی لەسەر بەپیشەیکردنی کاری ڕاگەاندن لە کوردستاندا هەنگاوی جددی ببینێ و لەم بەرامبەر جێبەجێکردنی یاسایی کاری ڕۆژنامەگەری لە کوردستانە زۆر جددیانەتر بێت و لە بەرامبەردا پێدانی جێبەجێکردنی یاسای پێدانی زانیاری زیاتر بێ. من پێم وایە ئەو کاتە کە هەموو ئەوانە کران من پێم وایە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەتوانێت جددیتر بە دوواداچوون بکاتن و داکۆچی لە ماف و ئازادیەکانی ڕۆژنامەگەری بکات لە کوردستاندا. ئێستا بەراورد بە 121 ساڵ بەر لە ئێستادا هەرێمی کوردستان لە ڕووی دامەزراوەی میدیایی و ژمارە ڕۆژنامەنووسان بەرەو پێشچوونی زۆری بەخۆوە دیوە، بەڵام لە ڕووی ئازادی کاری ڕۆژنامەنووسی و دەستکەوتنی زانیاری وەکو پێویست نییە. ڕۆژنامەنووسانیش دەڵێن حیزبە دەسەڵاتدارەکان چۆن دەستیان خستۆتە ناو تەواوی کایەکانی ژیانی خەڵکو و سەرجەم سێکتەرە جیاوازەکان، بەو جۆرەش دەست لە کاروباری ڕۆژنامەنووسان وەردەدەن. دەشڵێن لەبەر ئەوەی سەندیکای ڕۆژنامەنووسان بەرامبەر ئەو کارانەی حیزبەکان بێدەنگە پێویستە دابخرێت. بەداخەوە حزب دەستی خصوصا ناو هەم کایەکی ئەم کۆمەلگایە و هەر شتێک لە فلتەری حزبی یاخود بە حزبی نەبی ناتوانانی کاری خۆی بەجددی بکە. لە هەرێمی کوردستانیش دوای ئەو هەموو 100 ساڵی زیاترەی ڕۆژنامەگەری کوردی ئیشی کردەوە، بەڵام ڕێگەی پێ نادرێ ببێتە میدیایکی پرۆفشنال لەسەر ئاسنی دەوڵەتی. لە نێو هەمیشیاندا سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەرپرسیاری یەکەمە و من پێم وایە ئەم سەندیکایە زیادە دەبێت دابخرێت چونکە هیچ شتێکی بۆ ڕۆژنامەنووسان نەکردووە، هیچ پێ ناکرێت. بەداخەوە ئەوەی لە میدیای بەدەستمان هێناوە و پێشکەوتنی لە میدیای بەدەستمان هێناوە خۆزگە ینی لە ئازادی ڕادەربڕین لە مافی بەدەستکەوتنی زانیاریەکان ئەوانە مانتوانیا لەوانش پێش بکەوین. لەوێ هەنگاوی باشمان ناوە، بەڵام لە ڕووی مافی بەدەستێنانی زانیاری لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری هێشتا زۆرمان ماوە، هێشتا زۆر لە دواوین. بۆیە لێرەوە من داوا لە دەسەڵاتی کوردی ئەەکەم کە خەمێکش لەوە بخوات، یعنی کە ئەو پێشەرکەرانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێت ئێمە لە ڕۆژانەکە ئەیبینین بە شێوەیەکی مەیدانی ئەیبینین زیاتر لەلایەن دەسەڵاتەوەی، زیاتر لەلایەن با بڵێن دەستگا و دامەزراوە ئەمنیەکانەوەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێت. لە 22 نیسانی ساڵی 1898 دا یەکەمین ڕۆژنامە بە زمانی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان لە قاهیرەی پایتەختی میسر چاپ و بڵاو کرایەوە. میقداد مەدحەت بەدرخان کەسایەتی دیاری بنەماڵەی بەدرخانیەکان ئەو کەسە بوو کە ڕۆژنامەکەی چاپ و بڵاو کردەوە. لە ئێستادا بۆ کورد 22 نیسان بۆتە ڕۆژێکی مێژووی پڕبایەخ، بەڵام دوای تێپەڕبوونی 121 ساڵ تا ئێستا بەپێی راپۆرتی ڕخراوە نێو دەوڵەتیەکان و ناوەخۆیەکان کوردستان یەکێکە لە شوێنە مەترسیدارەکان بۆ ڕۆژنامەنووسان. ئامارەکانی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسانیش ساڵ دوای ساڵ لە هەڵکشاندایە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.